دەرزی ڕابردوو چیمان خوێن بچنە ئەو فەرموودە ئەمجا لای خوارەوە 34 ژمارە 34 دەست پێرێن ئینشاءالله ئەم فەرموودە ئەبوو هورێرە بۆمانەژێرێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ دەفەرمێ ثلاث كلهن حق على كل مسلم ئەلێ سێشت هەن مافن حق لەسەر هەموو مسلمانێت تێمێش بە خۆمانەڵی مسلمان بزا بزانین ئەم سێشتە چێتە حەقە لەسەرمان ئەم سێ ئادابە چییە لەسەرمان ئێستا دێنە سەر ئینشاءالله یەکەمیان عیادەة المەریض سەردانیکردنی نەخۆش ئەو کەسەیە کە خوای گەورە تاقیەکاتەوە بە تاقیکردنەوەیەک لاشەی لاوازەکە بێهێزیەکە ئەو کەسە ساغە نابێتە پێشتر ئەهات و ئەڕۆشت و دائەنیشت و هەڵئەسا بێتاقەتێتە ئەو کەسە پێڵێن نەخۆش ئەو کەسە پێویستە سەردانی بکەین سەردانیکردنی نەخۆش سوودی بۆ نەخۆشەکە هەیە و پاشان سوودی بۆ خۆشمانێتە سەردانیەکەین سوودەکەی بۆ خۆمان کۆمەڵی فەرموودە هاتووە لەسەر پاداشت بۆ ئەو کەسانە چییە کەوا سەردانی نەخۆشێت ئەکەن زۆرن ئێمە هەر یەک دانێکیانە خوێنین ئینشاءالله کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من عاد مريضا لم يزل يخوض في الرحمة حتى يزلس ئەڵێ هەر کەسێ سەردانی نەخۆشێ بکە ئەوە بەردەوام لە ڕەحمەتی خوای گەورەدایە ئەو کەسە تاوەکو دەگا بەلای ئەو نەخۆشە و دائەنشێ لای ئەو نەخۆشە فإذا جلس اغتمس فيها کاتێ دانشت لای ئەو نەخۆشە ئەوە لەناو ئەو ڕەحمەتەدا غرق دەبێ خوای گەورە غرقی ڕەحمەتی خۆی دەکا ئەمە بۆ تۆ کە سەردانی کەسێکی نەخۆشەکەی بەر ڕەحمەتی خوا ئەکەوی بەڕاستی ئێمەش زۆر پێویستمان بە ڕەحمەتی خوایە چۆن سەردانی نەخۆش بکەین بە تایبەتی ئێمەی کە ئەڵێین تاڵب علمین ئەبێ ڕەچاوی ئەم خاڵانە بکەین قەت مەڕۆ بۆ لای نەخۆشێ بەبێ مەوعد مسبەقەن هەوڵ بدە مەوعدێ وەربگرە لە کەسە ساغەکانی بۆ خۆی نا تەلەفۆن بۆ خۆیەتە یاخود بدێ خۆی حاصڵکەی ئەو کە سوکانەی کە ساغن هەوڵ بدە لە ڕێگای ئەوانەوە سەرەتا مەوعدێ دانە بڵێ کەی بین پاشان ئەمە خاڵێکی تر ئەوەیە کاتێ بڕۆ کاتی پشووی ئەو نەخۆشە نەبێ کاتی وەرگردنی عیلاجی نەبێ ئەم خاڵانە زۆر گرنگن ئێمە بەڕاستی خۆمان نەخۆش کەوتوینە و خەڵکانێک نەخۆش کەوتون قەناعەت کە جاری وا هەیە کاتی عیلاج وەرگردنتە ئیحرازە بی مسلمان دێ خەڵکی وا دێ کاتی عیلاجەکەتە ئیحرازە بی یاخود کاتی پشووتە سوێند بەخوا مسلمانی والێ مامۆستا سەردانی نەخۆشمان کردووە قسەمان بۆ خەوی لێکەوتووە ئێوەتم برام شتێ باشتان نەکردووە تۆ کاتێ چوویتە کاتی پشووی بووە ئەم نەخۆشە بەردەوام ئامادەیی تێ نییە لەگەڵ تۆ دانیشە و حەکایەتکە ئەها خاڵ یەکەم مەوعدێ وەرگرە پێشۆی بڕۆی دووەم کاتێ بڕۆ کاتی پشووی نەبێ کاتی ئیسراحەتی نەبێ نیوەڕۆ گەرماکە مەڕۆ شەو 11 و 12 شەو مەڕۆ پاشان کاتی وەرگردنی عیلاجەکانی نەبێ چکە ئەو نەخۆشە لەوەی هەندێک ژیانی دەرکەوێت لەوەی شەرم بکە کاتی وەرگردنی عیلاجی نەبێ خاڵێکی تر کەوا زۆر گرنگە زۆر دامەنیشە لە لای ئەندازەیەکی کەم دانیشە و هەستە پاشان کە ڕۆشتیت سەرەتا نیەت خۆت خاڵستە لەبەر خوای گەورە بڕۆی نەڵی دوای گلەیم لێکە عەیبە هەموو خەڵک ڕۆژ چۆن نەبێ مێش نەڕۆین ئەم خاڵە زۆر گرنگە ئینەمە الأعمال بالنیات بەخوا برام ئەو ئاوەی ئەی خۆیتەوە بەکەم تەماشایەتی نیەتەکەت خوای گەورە بێ بۆ ئەوەی تونی نەبیت و لە عیبادە ساردۆ نەبی سوێن بەخوا ئەجر دەسەکەوێ هەر ئاو خواردن و تەئیم بە ئاسان تەماشایەتین نیەت ئەوەندە گەورەیە تۆ ئەڕوویتە لای نەخۆشیە سەرەتا نیەتت خاڵستە بۆ خوای گەورە بڕۆی بڵێ مەبەستمەوەی بەر ڕەحمەتی خوا بکە و مەبەستمەوەی لە بەهەشتا بم ئێتر ئەم نیەتت سافکە پاشان ئەو ئادابانە ڕەچاو بکە پاشان چوویتە ئەوێ وا خۆت نیشان دەکە تۆ دینداری مەیتە حەکایەت مەجلیس یعنی مەجلیسە بی نازانی مەجلیس بۆ کوێ بی جاری باوڕێتە مەجلیس و بەلای نەخۆش هەر گومە بی نازانی بۆچی هاتوویتە بەڕاستی نازانی بۆچی هاتوویتە ئەم لەولاوە مناقەشەی حیزب دەکات و ئەو لەو مناقەشەی تۆپێن ئەو لەو مناقەشەی بازار سەیار هەر نازانی بۆچی هاتوویتە حەقیقەتەن ڕۆشتوونەتە لای نەخۆش نەمانزانی بۆچی ڕۆشتوینە
هەر فریان نەکەوتوینە پێ بڵین کاتە تۆ چیتە فبۆیە ئێمە کە ئەڕۆین ئەو کاتانە ئەستغلالکەین وەک وتمان کاتەکان بزانەکەی ئەڕۆی چۆن ئەڕۆی چی ئەڵێی کە چوویتە لای نەخۆشەکە حەوت جار ئەم دوعایە بکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ لێوە سەردانی نەخۆشێکی تر حەوت جار فەرمی ئەسەل الله العظیم رب العرش العظیم ئەی یەشفیەک حەوت جارم دوعایە بکە ئەڵێ ئەگەر بێت و ئەو نەخۆشە نەخۆشی مردنی نەبێ ئیلا خوای گەورە شیفایەدا بەهۆی ئەم حەوت جاری کە ئەم دوعات بۆی کردووە فبۆیە تو ئەو دوعا بکە مەجلیسەکە مەیەڵە بەڕاست و چەپا بڕوە ئەمە دوعاکەت کرد پاشان دڵی ئەدەیتەوە ئەڵێ هیچ نییە ئاسانە نانا ماشەڵا باشی ئەها دڵی بدەرەوە باسینگی فراوان بێ هەناسەیە بدا نەت بڵێ کارە بەخوا دەمنیتە گوێ هاوڕێدەتەوە ڕەنجی زۆر خراپە ئەمە نەخۆشی مردنە ئەمە خزمێکمان وا بوو بەڕاستی مرد یان چۆتە فڵان دکتۆر هەر بە عەمەل نایە بەخوا چەند قزمێمە چۆ لە هەر مرد ئەمە ئەم نەخۆشەت ئەوەی تر تەواو کرد ئەها دڵی بدەرەوە بڵێ هیچ نییە ئینشاءڵڵا لا بەسە تەهوڕ ئینشاءڵڵا سڕینەوەی تاوانە برام نانا الحەمدوللا ئەها کەمێ دڵی داوە کە دڵی داوە زانیت هەناسەیەکی داوە ئامادەیە ئەمجا چی پێڵی براکانم دائنشی قیامەتی بیرەکەیتەوە قیامەت بیرهێنانەوەیە بەوەی کە خۆی هەستی پێ نەکا چونکە نەک نەخۆشی مردنی بێ بڵێ برامی تر ئینسانە بێ بەردەوام ترسی خوامانە بێ لە خوای گەورە بترسین نەت بڵێ برام تەوبەکە بەخوا تۆ ئەمریت ئەها ئەمانە ئەسلوب جیاوازە زۆر عادەدار بن برام تەوبەکە پەشیمان بەرە تۆ چیت ماوە پات بە دیار خەبرەکەوەیە ئەمە هەڵەیە ها بڵێ برام ئینسان دایمەن خوای گەورەی لەبیر بێ لە خۆشی و ناخۆشی نابی ئینسان خوای گەورە لە یاد بکە بەردەوام با پەشیمان بین بۆ لای خوای گەورە ئەها ئەم خاڵانە چەند جوانە پاشان پرسیاری چی لێ بکە ئەڵێ برام لەگەڵ نوێژەکان تا چۆنی مەڵێ نوێژ ناکەی بۆ نوێژ ناکەی بڵێ لەگەڵ نوێژەکان تا چۆنی چۆن دەست نوێژەکری ئەها ئەسلوبی جوان ئەم زمانە پارچە گۆشتێکە بتەوێ خەڵکێری دە خۆشەویستی خۆت و بشتەوێ خەڵکێری دە دوژمنی خۆت کە چوویتە لای نەخۆش ئەم خاڵانە ڕەچاو بکەن مافی دووەم وشهود الجەنازە ئامادەبوونی جەنازە موسڵمان یەک جار ئەمرێ یەک جارێک ئەمریت واتە کە وەفاتمان کرد یەک جار مافمان بەسەر موسڵمانانەوە هەیە دوای ئەوە تەواو کۆتاییت هات فبۆیە ئامادەبوونی جەنازەیش سوودی هەیە بۆ زیندوو پاشان بۆ مردوو بۆ زیندوو سوودەکەی چییە و بۆ مردوو سوودەکەی چییە بۆ زیندوو ئەوەیە تۆ کە ئامادەی جەنازەی بی تا ئەیشۆنەوە نوێژی لەسەرەکەن ئەو ئەجری قیراتێک دەستکەوت و پاشان دوای نوێشتن تاوەکو دەفنێکەن ئەجری قیراتێتر دەستکەوت ئەمە دوو قیرات هەر قیراتی بەقەد چێوی ئوحود حەسەنەیە ئەمە جارێ بۆ خۆت ابتیداءن بۆ خۆت سوودی هەیە شوێن کەوتوی جەنازە ئەمە تۆ ئەجری دوو قیراتت دەستکەوت پاشان بۆ کەسی مردوو چل مسلمانی موحد یەکتان خواپەرست نوێشتا لەسەری بەر شەفاعەتیانەکەوێ ئەی تۆ دوعاءەکەی کاتێ مسلمان دوعاءەکە مەلایکە ئەڵێ وەلەکە مثل ذلك بۆ تۆیش ئاوها تۆڵێ اللهم اغفر له وارحمه یا ربی لەم مردووە خۆش بی و ڕەحمی پێ بکەی مەلایکە ئەڵێ لە تۆیش خۆش بێ و لە تۆیش ڕەحم کە کەوا بوو کەم نییە تاوەکو لەو جەنازەی بەردەوام مەلایکە دوعای خێرت بۆتن بەر ڕەحمەتی خوا بکەوی خوای گەورە لێت خۆش بێ ئەمە دوو قیراتە دەستکەوت مردووەکە بەهۆی تۆوە پشت بە خوای گەورە ئیذن داتە ئەو چل مسلمانە بەر شەفاعەتی بکەون ئەمە سوودەکانی دواکەوتنی شوێنکەوتوی جەنازەیە بەڵام بەداخۆ ئەمڕۆوان نییە کاتە فڵان مسلمان مرد دەی بزانم دوای تەعزیری لەکوێ لەسەر قەبر خەبەرمان پێ بدەوە بڕوات بێ دەیان جار مجوم لەم قسە بووە خەڵک مردووە جیرانی مردووە نزیکی مردووە خزمی مردووە ئەها کاتە تەلەفۆنی بۆتی کاتۆ فڵان مسلمان مردووە ئێدە باشە تخوا بزانم لەسەر قەبر لەکوێ تەعزیری دانن خەبەرم پێ بدەی لەبیرت نەچێ تۆ وازت لە سنەتی هێناوە دوای بیدعەیە کەوتویتە کە تەعزیە بیدعەیە تۆ خۆت لە دوو قیرات مەحروم کرد ئەسڵەن تۆ بەڕەحم نیت بۆ مردووە دڵسۆزیشی نیت دڵسۆزی بێ ڕۆی نوێژی بۆتی دوعای بۆتی
ئەمە تایبەت بۆ مسلمانانەی کە شوێنی جەنازە ڕون و نوێژەکەن و دوعای بۆکەن هەندێکی شەیە چۆن خوای گەورە فەرمێ لا یوسمن ولا یغنی من جوع نە قەڵەویانەکا و نە برسێتیان لەسەرلادا شوێن جەنازە کەوتون هەروە بە بەتاڵ هیچیان دەست ناکەوێت هیچ بەتاڵ حەتاڵ دێن وەڕۆن بۆ نوێژ ناکە دە وەڵڵاهی شوێن جەنازە کەوتومە سوێن بە ڕەب العالەمین نەفەر لە تەنیشتنەوە بوون عەرەقی لێهاتووە سەرخۆش بووە ئەمە هەر ئەبتیداءن تاوانی دەستکەوتووە تاوەکو گەڕاوەتەوە تۆ بە سەرخۆشی دەناو مزگەوتەوە تاوانباری ئەڕۆی دەناو قەبرستانەوە تاوانباری دێت خێرە دەستکەوێت شەڕتیش دەستکەوت پەنا بەخوا فبۆیە شوێن جەنازە مەکەوە قەڵە باڵغی دروستەی شوێن جەنازەکەوە سوود بۆ مردووە بگێنی بئیذن الله بە نوێژکردنت بە دوعاکردنت بۆی نوێژ ناردی بۆ کوێ دێی ئەمە مافی دووەم مافی سێیەم وتەشمیت العاطس إذا حمد الله ئینسان کە پژمی سنەت وایە بڵێ الحەمد لله طبعا پژبین نیعمەتە دوای ئەوەی ئەو هەوا و ناخۆشی و سەغڵەتیە لە ناو مێشکدا دێت و ئەڕوا و ئەپژمی دەرەچێت لە لوتەوە ئیسراحەتەکەی ئەوە نیعمەتێکە خوا پێی داوی لە ناو مێشکدا ئینفجار ناکا و کۆمەڵی ئەندامی لاشت پەک بخا مقابل ئەو نیعمەتە بۆیە ئەفەرمێ کە کەسێ لێوە پژمی بڵێ الحەمد لله چونکە نیعمەت حەمدی ئەوێ واتە ئەم الحەمد لله هەروە نەهاتووە کاتێ پژمین بڵێ الحەمد لله کە بەرامبەرەکەت گوێی لێ بووتت الحەمد لله بڵێ یەرحەموک الله خوای گەورە ڕەحمت پێ بکە ئەی کە ئەم گوێی لێ بوو چی بڵێ حیاتم ئافەریم یەهدیکم وەصلح بالەکم ڕۆژێ لە مەجلیسێ دانیشت بووم کابرا پژمی سوێند بەخوا نەیزانی چی بڵێ دانێت بە تەنیشتەوەتی دەبڵێ الحەمد لله هێ نەیوت طبعا دعوە نصیحەت وا نابێەوە حیا بردنە پەنا بەخوا ئەم دامایە شوتی الحەمد لله وتم دەی تۆ چی پێڵەتی وەڵا نازانم ئێدمێتر بۆ ئێرازێ لێ خۆی نێزانم بڵێ یەرحەموک الله دانێ لەو لەوانی نازانم بڵێ یەرحەموک الله وتی یەرحەموک الله ئەوتم ئەم چیت پێڵێتەوە ئاویش خۆی دەرخست وتم ئەم چیت پێڵێتەوە کەوت وتی وەڵام منیش نازانم ئەوتم تۆ بۆ قسەت کرد فبۆیە برام ئەم ئادابانی کە ئێوە ئێستا فێریە بن بە کەمی مەزانن بەخوا جاڕوایە لە مەجلیسا دائەنشن لە ژیانی ڕۆژانەتان دێدە پێش چاوتان شەهادەی دکتۆرا هەیە ئەپژمێ نازانم بڵێ الحەمد لله سوێن بەخوا کەس مەجلیسی وایە زەلامەیە سەیری کە شەرمی لێتەی بە قیافە و جلوبەرگ و پارە و پولی شەرمی لێتەی ئاپژمێ نازانم بڵێ الحەمد لله خێر بێ ئینشەڵڵا چی خێر بێ یانەوە شایەدات یانەوە نازان ئەم قسانە چییە بەڵام گەنجێکی وەک تۆ کە ئامادەی دەرزەبی کە پژمی ئەڵێ الحەمد لله بەرامبەر دەڵێ یەرحەموک الله فبۆیە ئەم سێ مافن بەسەر مسلمانانەوە بچنە ئەوەی تر ئینشاء الله